یەکێتی بوون و زیندانیانی سیاسی ئەم توێژە ماندووی کۆمەڵگان کە بە شەهیدی زیندوو ئەژمار دەکرێن ئەوان دروشمی کەم بژی و کەڵبژی بوو بە دروشمی سەرزبانیان زیندانیانی سیاسی ڕێی خەباتیان چەند سەخت و دوور بێ چواردەوریشیان ئاگر بوو بێ هەرگیز لەم ڕێگە پیرۆزە لەیان نەداوە بە مەبەستی بەرزڕاگرتنی خەبات و قوربانیدانی زیندانیانی سیاسی لە شاری کۆیە بە پێویستمان زانی ئەو خەبات و ئەو تێکۆشانەی زیندانیانی سیاسی لە دوو پرۆژەی گرنگ لە شاری کۆیە پرۆژەی یەکەمان مۆنومێنتی زیندانیانی سیاسیە بۆ لە هەمان کاتدا بکردنەوەی بەشی بەڵگرنامە دادگایەکانی حکومەتی بەعس خستیتمانە بەردەستی هاوڵاتیان و خوێندکاران بۆی بتوان لە داهاتوودا چەندین نامی دکتۆرا ماستەری لەسەر بێننەوە. سپاسی کۆمیتەی کۆی یەکێتی نیشتیمانی کوردستان دەکەم و سپاسی مەڵبەندەکەم بەکردنەوەی ئەم مومنتە کە بە جوانترین شێوە کردیانەوە کە شەهیدانی کوردستانیان لە بیرە داوا لە حکومەتی هەرێمی کوردستان دەکەم کە ژیانێکی شایستە بۆ خانەوادەی شەهیدانی زیندانی سیاسی دابین بکاتن.